تیرۆریستانی داعش هەموو توانایەکانی خۆیان تاقی کردەوە بۆی ئەو قەزایە نەکەوێتە دەستی هێزە ئەمنیەکان. بەڵام دەبینین ئێستادا تەواوی قەزای حەمدانیە لە ژێردەستی هێزە ئەمنیەکاندایە ئەگەرچی ئەمە 7 ڕۆژە سوپا توانی بێتە ناو قەزای حەمدانیە، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوو ژمارەیەک تیرۆریستی داعش لەنام ئەم قەزایە مابوون بە چەکی دوورهاوێش بە قەرناس تەقیان لە هێزە ئەمنیەکان دەکرد. بەڵام ئەمڕۆ سوپا توانی ئەو چەکدارانەی تیرۆریستانەی کە مابوون ژمارەیان 5 تیرۆریست بوو لەژێر تونێڵەکان شەوانە دەهاتنە دەرێ تەقیان لە هێزە ئەمنیەکان دەکرد. ئەمڕۆ 5 تیرۆریستیان لە ناوبرد لە ئێستادا تەواوی قەزای حەمدانی لە ژێردەستی هێزە ئەمنیەکاندایە. وەکو دەیبینن بەشێکی زۆری قەزای حەمدانیە وێران بووە. تیرۆریستانی داعش لێرە 31 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراویان ئامادەکردبوو بۆی بیتەقێنەوە لەگەڵ نزیکبوونەوەی هێزە ئەمنیەکان، بەڵام تەنها توانیان 6 ئۆتۆمبیل بیتەقێنەوە. 6 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوی خۆکوژیان لە نزیک هێزە هێندەکان تەقاندەوە. ئەوەی تر ئەو ئۆتۆمبیلانەی تر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە پۆچەل کراوە کە شەڕە قورسەکەی قەزای حەمدانیە کەوتو بۆ ئەم شوێنەیە. بۆیە دەیبین تەواوی ئەو ناوچەیە وێران بووە. زیاد لە 5 ئۆتۆمبیل تەنها لێرەدا تەقیەوە. بەشێکی زۆری ئەو بینایانەی کەوتونەتە ئەو ناوچەیە وێران بوونە. سەرکردەکانی داعش لەم جۆرە ئۆتۆمبیلانەیان بەکاردەهێنا، بەڵام لە دەوروبەری حەمدانیە لەگە پێشڕەویەکانی سوپای عێراق ئەمە جیان هێشتووە، دیارە سەرکردەکانیان کوژراون یاخۆت هەڵاتون ئەو ناوچانیان جێ هێشتووە. ئەمە وەکو دەبینن ئەمە دەستکردە هیچ جۆرە چەکێک لەمە دەرناکات جگە لە چەکی میلان نەبێت. ئەمە وەکو دەبین زۆر قورسە دەرگەکەی ئەمە وەکو فەرماندەکانی سوپای عێراق دەڵێن ئەمە سەرکردەکانی داعشە جیان هێشتووە، تەنها یەک شوێنێکی هەیە وەکو دەبینن ینی هەموو شوێنەکانیشی بەو پلێتی ئەستورە داپۆشراوە. لێرە شوێنێکیان کردێتەوە بۆی پێدەچێت دواوەی خۆیان ببینن. لێرە لە ئێستادا کەوتۆتە دەستی هێزە ئەمنیەکان. لێرە چەند شوێنێکیان کردوتەوە، شوێنی چەچیان کردوتەوە بۆی لێرە ئەگەر نێزیکی هێزە ئەمنیەکان من بۆی تەقیان لێ بکەن. وەکو دەبین دەرکەکە دەرگایەکانی زۆر بە قورسی دەبێتەوە، زۆر قورسە. ئەمە زۆر جاریش تیرۆریستانی داعش ئەمە بەکاردێن بۆ تەقاندنەوە، ینی پڕی لە تێنتی بۆمبی بۆمبڕێژ پڕی تێنتی دەکەن لێرە دەیتەقێنەوە لە نێزیک هێزە ئەمنیەکان. لە قەزای حەمدانیە تیرۆریستانی داعش زیاد لە 32 ئۆتۆمبیلی بۆم ڕێژکراوی لەو جۆران ئامادە کردبوو بۆ بیتەقێنەوە لەگە هێزە ئەمنیەکان، بەڵام تەنها 6 ئۆتۆمبیل تیرۆریستانی داعش توانیان بیتەقێنەوە. ئەوەی تر لەلایەن هێزە ئەمنیەکان پۆچەل کرایەوە. لێرە لەگەڵ کۆنتڕۆلکردنەوەی قەزای حەمدانیە چەکی جۆرا و جۆر دەبیندرێت. لێرە دەستکردی داعش خۆیان دروستیان کردووە، خەڵکی پێ ئەزیەتدان یاخۆت چەکیان دروست کردووە دوور هاوێژە، یاخۆت ئەمە وەکو ئەمە دەبین ئەمە موشک هاوێش نییە، بەڵکو تەنها ئاگر لێرە دەردەچێت. لێرە غازی لێدراوە، لێرە ئاگر دەردەچێت. دیارە تیرۆریستانی داعش وەکو ئەفسەرانی سوپا ئاماژە پێ دەکەن کە خەڵکیان پێستاندووە، خەڵکیان پێ ئەزیەت داوە. ئەمە سوپا عێراق لەگەڵ کۆنتڕۆلکردنەوەی حەمدانیە دەستی بەسەر داگرت بەسەر ئەم چەکەیە. ئەمە جگە لەم چەکانە چەندین جۆرە چەکی تر تیرۆریستانی داعش دروستیان کردووە بۆی هێرشی هێزە ئەمنیەکانی پێ بشچێنن، بەڵام دیارە نانتوانی هەر چەند ڕۆژێک بەرگریان کرد ناو قەزای حەمدانیە و هەموو ئەو چەکانەی کە دروستیان کردبوو کەوتنە ژێر دەستی سوپای عێراق.